چی شانس و دەرەجەیەک و دەگمە لای کێیە لای پیاوەڵتونیەکە خۆر و مانگ و وەسێرە هەرسەن باسەرێرە خەیەری دەرەجەیەک دوان بە ئازەرینار خەڵک لە شوێنی زۆر دوورۆ سەردانمانەکە یە بۆ بینینی خۆمان سەیری شتەکانەکەن میوەمان لێکڕن بە تایبەتی خەڵکی شارباژێر لە شارباژێری خۆشەویستەوە زۆر سەردانمانەکەن ئاها چیم بۆیە ناوی شودی ڕقەمیەک هەی هەی ماشەڵڵا ڕقەمیەک و دەرەجەیەک و دەگمەن لە جیانی میوەی مامەساری خوایە بەخێر بیت باز مامەوە دەرەجەیەکە دەمێت کاردۆن ڕقەمیەک وەڵڵا من ناسراوم بە کوڕاڵتونیەکە و بە پێکەنینەکە مەشهورم میوە هەرچی هەبێت لە ئەلوایە لە دوکانەکەی ئێمە هەیە میوە جیاوازەکان دراگۆن هەموو شتێکمان هەیە بلوبێری ئەنوا وەشکاڵ میوەمان هەیە ئەم ئیشە خۆمان لەخوای گەورە بە زیابێ 8-9 ساڵە لەم دوکانەیەن و شوێنمان لێرەیە خۆمان دەستمان کردۆ بم کار و کەسابەتەوە حەزێکی زۆرمان لەسەرم ئیش و کار و کەسابەتی خۆمانە هیچ ئیش و کارێکی تر ناکەین خەڵک لە بازیانەوە هاتووە شتیشی لێ کردین و هاتووە سەردانیشی کردوین لە هەولێرەوە کابرا خەڵکی هەولێر بۆ هاتووە سەردانی سلێمانی کردووە هاتووە بۆ بینینی ئێمە هاتووە شتیشی لێ کڕیوین چاوشی جاوەرە سەرە چیان تۆ بەلام ئای کەناڵی پایتەخت میدیا گەشتۆ دەکانی سپیکە هاتووە بۆ هەلوەکەکانی سپیکاوە زانم چی ڕوویاوە ئابووری هەموو کانی سپیکەوە واری شار و هەموو جیان تێگەیە